من سپاسی جەنابەتەکەم بەلا هەموو شتێک کە لە ڕێگەی جەنابەتەوە من ئاشنا بووم بەو گەنجینە پڕبەخشەی نەتەوەکەم. لە دڵەوە من سپاسگوزاری ئەو پیاوە بەڕێزم دکتۆر من لە نزیکەوە بە خزمەتی نەگەیشتوم، بەڵام ناو کار و کەسایەتێکەی بەڕۆحم ئاشنایە. هەروەها سپاسی دەستگای کەریمی ئەلەکەکەم کە زەحمەتێکی زۆریان کێشاوە. ئەمانە کە هاتووە پێشکەش نەکراوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری. جەناب لوتف کرد بۆ منت هێناوە، من وەکو ئەرکێکی نەتەوەی لە بەرامبەر ئەم کارە جوانانەی کە ئێستا بینیوە هەڵەماسیوە سەر ڕێز و حرمەت لە ئاس گەورەی دکتۆر تەها و هەموو کارمەندان و دڵسۆزانی دەستگای کەریمی ئەلەکە دانەوێنم، سوپاسیانەکەم. هەرێک لەوانە مێژوویەکن، ئێمە بەبوونی ئەوانەوە بوونمان هەیە، جا یەکێک بە قەڵەمەکەی، یەکێک بە گەروەکەی، یەکێک بە دەسوپەنجەی ژەمینەکەی. ئەمانە جوانترین بنرخترین گەوهەری نەتەوەکەمان. من جارێکەش سپاس بۆ هەست و سۆزی دکتۆر تەها و کارمەندانی ئەو ڕێکخراوە کە بیریان لەوە کردوتەوە. چەندەم جێگاکەم چووکە و جێگەی ئەوە نەبووتەوە، بەڵام هەندێک هەیە کاکە فەریدون تکاکەم ئەگەر هاوکارم بن. بۆ نمونە لە سەرەتا کۆمەڵێک چاپ کراوە، یەکێک لەوانە ڕەزازیە، یەک دوانێکی کەش ئێستا نایەتەوە خەیاڵم ئەوانەم نییە. بەهەرحاڵ من لە دڵەوە سوپاسگوزاری دکتۆر تەهامی جەنابەتی ئەو دەستگایەکە هەموو کارمەندەکانیان دڵسۆزانە ئەوان ئەو پرسەرانیان دروست کردەوە. خۆزگە و توانایان هەبووە هەر بکردە چوارچێوە و شوێنێک تەرخان کردە بۆی نەوەی ئەمڕۆ بزانن ئەمانە چێ. سپاس بۆ بەڕێستان. جارێکی کەش لە دڵەوە سپاسگوزاری دکتۆر تەها کە ئەم کەسایەتیانەی هێنایەوە بەردیەی تاچی کورد.